قورآن کاکە هەموو شتەکان مەکەوتە بناوەوە، یعنی هەندێک فەرش و مەرشیان هێنا، هەندێک بەتانیان هێنا، بەس شتەکە ئەو حالە نییە کە مەقسەد ئینسان بڵێن ئیدارەکەی مەزبوط بێ. تێگەیشتی هەتا وێستەکانش یانێ قەرەبوونی پاری سەیارە و ماڵ و ئەو شتانەمان نەکراوەتەوە. ئینجا چاوەڕێی حکوومەتی هەرێمی کوردستانی ئینشەڵڵا یارمەتێکمان بۆ بنێرێ و بێت قین شتەکان سیارەکانمان بداتەوە و مەقسەد هین تەعویزی ماڵەکان بدا و ئەو شتانە. وەڵانەکانیشیان پاک نەکردەوە هیچ حتا بالیفەتشمان نمە بالیف ئەزیلا هەتا هەموو شتش ئەوەترە بالیف هیچ ناوڵە خۆمان خۆمان بەس خۆمان دەرچین و تۆ ناوڵە هیچ ئەوە یەک ئەوە چەند ڕۆژ لەوەتی ئەو هەرایەوە سیارە لە سنعای فرەدرایە و بەدوخۆ بە دوو دەفتەرمان کردو دەفتەری قەردیمان هەموو بای 20 میلیۆنی بڕۆی و هیچمان نمە هیچ بای 80 وەرەقەی 90 وەرەقەی عەشێتی بەش ڕۆی ناوڵە برم تشتمان ما هیچمان نمە کار مۆڵە بێ قەرەبوومان بکاتەوە ئارێەوە عالم هەم زیانشی زۆری پێگەیشتێ زۆر هەنی هەباب سارت بە مارت هیچمان نمە هیچ شتێکمان نما تڕمێلەکەم ئەوە لە حەوشە و بەستامەوە ئەو دەرکێ شکانە کێ دەرکەکەم شکا ئەوە شکا تڕمێ لەیدا ڕێشکە یان بەرتەحەدم بوو ئەو محەجەری شکا چەند ینی ئەو بەگدایتانە هەموو شکا هی کوڕەکەم حتا ئیستا هەروە لە سەر فیتەرە نهاتەوە چەند ڕۆژە 7 ڕۆژ یعنی هیچمان نما هیچ بەسە لە ئەجەومە زەمیدە و بە یعنی حتا بەرشمان نما ئەوتە ینی نما هیچ شتێکمان نما لەنا حکومەت بە ناوی حکومەت هیچ شتێکمان وەرد نەگرت ئیلا خێرخوازیەکان حکومەت حتا ئیستەکانە نەهاتیە بەس ناوی نووسینە ینی هاتیە ناوکانی نووسی و چ ڕۆیە و چ نەڕۆی ئەوی نووسە ئەوی کردێ